جیا لە بازاری دراوەکان کە ئەمێ بابەتێکی دیکە جەخت لێ بکەمەوە باسی بکەمەوەیش هاوردەکردنی بەروبوومە کشت و کاڵیەکانە. لە ئێستادا ئەمە لە وەرزێک داین کە هەرێمی کوردستان پشتی بە خۆی بەستووە بۆ دابینکردنی زۆرێک لە بەروبوومە کشت و کاڵیەکان. ئەمە بە چ پلانێک کراوە و لە داهاتوو وەزارەتی کشت و کاڵ چ پلانێکێ بێ بۆی کە ئیدی هەرێمی کوردستان لە کاتی هەر ئاڵۆزیەکیشدا بێ پێویستی بە هیچ بەروبوومێکی دەرەوە نەبێت. هەرچەنە لە ئێستا پێویستمان هەیە چەندین کاڵای جیاواز و بەروبوومی دیکەمان هەیە، بەڵام استراتیژ و یاخود با بڵێن میکانیزمەکانی ڕێگریکردن لەم بەروبوومانە و ساختکردنەوەیان لە وەرزە جیاوازەکانە چۆنە؟ ئەمانە لەگەڵ بەڕێز نەبەز ڕەفعەت باس دەکەم کە بەڕێزیان ڕاوێژکاری وەزارەتی کشت و کاڵن. کاک نەبەز بەخێر هاتیەم، کاتت باش. زۆر سپاس. ئەتوانین دڵنیایی تەواو بدەین بە هەرێمی کوردستان کە ئێستا ئێمە لە زۆرێک لە بەروبوومە کشت و کاڵیەکانە بەرهەمی تەواومان هەیە یاخود با بڵێن پێداویستی ناوخۆ بڕەکرێتەوە؟ زۆر سپاس بۆیەوە، بێگومان سوپاس بۆ خوا بۆ هەوڵی براجوتیارەکان و بۆ بەرنامە و هەنگاوەکانی کابینەی نوێم بە سەرۆکاتی ڕێزار جەنابی کاک مەسرور بارزانی خۆشبەختانە گەیشتون بۆ قۆناغ و بۆ ئاستەی کە ئەتوانین بڵین لە زۆرێک لە بەروبوومەکان گەیشتونێتە ئاسی خۆبژێوی و بەشێکی تری لە ئەو بەروبوومانەی کە بە پێی وەرز پێگەن ئەوانیش توانین بڵین گەیشتونێتە ئاسێک لە کاتی پێگەیشتیان پێداویستی بازار بە شێوەیەکی باش و بەرچاوپڕەکەنەوە. بەڵام بەشێکی تر لە بەرهەمەکان لەبەرەوەی پێشکەوتنی کشت و کاڵیەشان لە ئاستی پێویستی پڕکردنی پێداویستیەکانی ناوخۆ و تموحی ئێمە و پێشکەوتنەکانی سەردەم نییە، بەشێک لە پێویستیەکان بە پێی خواست کەم و زۆر هاورداکرێت لە وڵاتانی دەوروبەرەوە. باشە، لە کام وڵاتەوە پێداویستی و چ بەرهەمێک هاورداکرێت؟ زۆربەی ئەو بەرهەمانەی کە خواستی لەسەر هاورداکرێت بە پێی خواستی بازاڕە. تاوانەوە هەمیشە وتمانە معادلەیەکی ئابوووریە پێوەستە بە خواست و خستنە ڕووەوە و لە ئێستاە زیاتر پشت بە وڵاتانی ئێران و تورکیا بەسین. ئەلبەت پێشتر سووریا شەبوو، بەڵام لە دوای هەندێک گۆڕانکاری لە سووریا و ئێستا خۆشبەختانە بابەتەکە پێچوانە بۆتەوە لای ئێمەوە بەروبووم بۆ سووریا ئەڕوا. ئەو وڵاتانی کە بەروبوومیان لە هاورداکەین وەکو تورکیا وەکو ئێرانە بەشێک لەو بەروبوومانی کە پێداویستی ناوخۆ پڕ ناکەنەوە، بەشێک لە بەروبوومەکانی میوەیە، ئەمانە کە بەپی پێویستی بازار و بەپی کەمی بەرهەممان لە وڵاتانە و هاوردەیە. باشە، هیچ دەواازێکی سنووری ئێمە لەگەڵ وڵاتانی باست کرد بنمونە لەگەڵ ئێران کێشەیتیانە بە بەردەوامی هاتوچوی بازرگانی هەیە؟ بە بەردەوامی هاتوچوی بازرگانی بۆ بەروبوومە کشت و کاڵەکان هەیە، بەڵام ئەوەی کە کێشەی ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ لە پێناو هاوکاریکردنی پرۆژەکانی ناوخۆ و پاراستنی بەروبوومی ناوخۆ ئێمە بووین بە کێشە و ڕێگر لە پێناو هاوردەکردنی ئەو کەلوپەلانی کە لە وەرزی پێگەشتنی بەروبوومەکانان لە ناوخۆ، واتە ئەو بەروبوومانی لە ناوخۆ کە پێگە هاوتای ئەو بەرهەمانە نایەڵین لە دەرەوە هاوردە بکرێت، یا ئەوە تا بازێکی زۆرە خەینە سەری بە ڕێژەیە کە نەتوانێت کێبڕکەی نرخ لەگە بەروبوومی ناوخۆیان بکات. کەواتە ئەمە سوودە بۆ ئێمە، بەڵام کێشەیە بۆ بێگومان دامی براجوتیارەکانە و کارنامی کابینەی نوێم و وەزارەتی کشت و کاڵە. بنمونە چ بەروبوومێکمان هەیە کە ئێستا ئێوە ڕێگریتان لێ کردووە کە نەیەتە هەرێمی کوردستان بۆی ئەوەی کە لە ناوخۆیە ساخت بێتەوە؟ دوو جۆر قەدەغەمان هەیە ئێمە. قەدەغەیەکیان بە تەواوی بە درێژایی ساڵ قەدەغەیە، هەموو بەروبوومەکانی سەوزە، ئەو بەروبوومە گەڵاکان، قارچە، کەلەرم و پەتاتە، مریشکی بەست و هێلکەی خواردن، هەنگوین، ئەمانە بە درێژایی ساڵ بە شێوەیەکی حتمی قەدەغەیە. و بابەتەکانی تر ئەوانی بەروبوومی وەرزین لە ناوخۆ کە پێگەن، شتێکمان هێنای ڕۆژنامەی کشت و کاڵیە. ڕۆژنامە کشت و کاڵیە ئەو بەرنامەیە کە بۆ دەعمی بەروبوومی ناوخۆ دامانڕشتووە لە کاتی پێگەیشتنی هەر بەرهەمێک. ئەلبەت پێشتر کە قەدەغەمانە قسە سەر بەرهەمەکە لە بازارەکانە ئەبیندرا، جا بە هەر وەسایلێک بە هەر ڕێگەیەک بوو داخڵە بوو. ئێستا نا، قەدەغەمان نەکردووە و بەروبوومانی کە لە ناوخۆ پێگەیشتووە قەدەغەمان نەکردووە، بەڵام بە جۆرێک باجمان خستوەتە سەری کە نرخی بە شێوەیەک بەرزەبێتەوە، هیچ کات ناتوانێت بگا بە نرخی کەمی بەروبوومی ناوخۆی ئێمە و سەر ڕای جیاوازی کواڵیتی و پڕبەرهەمەکان. باشە، بەشێکە لە پلانەکانتان. پلانی دیکە چیە بۆ داهاتوو کە بتوانن ئەو بەشە بەروبوومەی کە ماوە ئەوەش بە هەمان شێوە پەرە پێ بدەن بۆی کە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە؟ بنمونە کاک نەبەز ببینین لە کاتێکی ئاوا لەم شێوەیە ئاڵۆزیەک دروستە بێت لە ناوچەکەیە کە ئەمە گەری هەیە بۆ هەر وڵاتی، بۆ هەر ناوچێکی دیکە دروست بێت، چی بکرێت و پلانتان چییە بۆی کە هەرێمی کوردستان لەم ڕۆ پارێزراو بێت؟ پرسیارێکی زۆر جوان و زۆر لە جێخۆیەتی، بابەتێکی گرنگە، توانی وەکو لایەنێکی گەشتبینی وەکو ئەوەی کە بڵێن دەرەنجامێکی باشمان هەبووە لەم کارانە و هاوڵاتیان نەتوانین
پشت بە خۆمان ببەستین لە دوای ئەم پرسیاری جەنابتەوە. ئەلبەت وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە لە بەرچاوگرتنی ڕوئیا و بەرنامەکانی کابینەی نوێم و بەو هاندان و پشتیوانیە گەوری خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لایەنێکی زانستی و هونەری ئەلبەت پشت بە توێژینەوە زانستیەکان بەسراوە چ ئەوانی کە لە ناوخۆیان کراون چ ئەوانی لە دەرەوە کراون و دەرەنجامی باشیان هەبووە و لە ڕێ بەڕێبەرایەتیەکانی ڕێنمایی کشت و کاڵی و ڕاهێنانی کشت و کاڵیەوە توانیومانە کە بگەینە چەند خاڵ و پۆینتێک لەوانی کە بۆ جەنابتانی عەرزەکەین. یەکێک لەو بابەتانە ئێمە هەوڵمانداوە تەرزی نوێ و پێشکەوتوو واتە بنەتۆی ئەو بەربوومانە بە شێوازی پێشکەوتوو سەردەمیانە بینە کوردستان و تا دابشکن بەسەر جوتیارەکان و لەسەر نەخشەی کشت و کاڵی تەطبیقی بکرێەوە ئەو تەرزانەش ئەو تەرزانە بن کە خۆگرن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئەگونجێن بەرگەی کەشی سارد گەرم بێبارانی ئەگرن و لە دەرەنجامە بەربوومێکی بە کوواڵەتی و بە بڕشمان پێ ئەدەن. ئەو جۆر و بڕیان زۆر زیاترە بێت ئەو تەرزنوانی کە باسیەکەین لە بەدیوێکی ترا ئێمە ئەوە ڕوومانی کە لە ناوخۆ هەمانە و کەمە و بەشی پڕکردنەوەی بازار ناکەن بازمان خسۆتە سەریان بۆ ئەوەی کە لەو کاتانی کە ئەوانی ئەو بەرگومانی کە کەمن لە ناوخۆ باز لەسەر بەربوومی هاوردە وەرەگرین تاسی پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. بابەتێکی تر ئەو بەرگومانی کە زیادن لە بەربوومی ناوخۆ ئێمە لە ڕێی چەند بەرنمەیەکە و کارمان لەسەرەوە کردو کە بیان پارێزین. یەکێک لەوانە بە تەواوی دەسەڵاتمان شۆڕ کردوێتەوە بۆ بەڕێوەبەرایەتیە گشتیەکان کە دەسەڵاتی بەڕێوەبەرە گشتەکان لە پارێزگاوی دارە سەربەخۆکان نەتوانن ئێستا مۆڵەتی دانانی بەڕات بدەن ساردخانە ساردکەرەوە دابنێ بۆ بەشێک لەو بەربوومانە بەپێی ماوەی کورتکورت بپارێزرێ بۆ وەرزەکانی تو بە کاتەکانی تر هەڵبگیرێت. بابەتێکی تر لەوانە ئێمە هەوڵمان داوە لە ڕێی کشت و کاڵی زیرەک و کشت و کاڵی سەردەمیەوە پرۆژەی گەورە و گرنگ و باش بێتە بەرهەم. هەوڵهانی برا جوتیارەکان و بەرهێنەرانمان داوە پرۆژەی هایدرۆپۆنیکی کە بڕ و ڕێژەی زۆر و تێکی ئاوێکی کەم بۆ خوار 180 کە ئەم پرۆژانە زیاد ببن لە بازاڕە. ئەوە چەند ساڵێکە خەریکن ئێستا گەشتووەتە ئاستی بەرهەم بێگومان و نمونەشمان هەیە و بەرهەمیشمانێ و نمونی زۆر سەرکەوتوشمان هەیە لە بازاڕە. باشە پێم خۆشە دووە پرسیار بکەم بۆی وەکو دڵنیای یەک بە هاوڵاتیانی بدەیت بەروبوومی ئەم وەرزە پێداویستی ناوخۆ بڕکاتەوە هیچ مەترسیەک لەسەر بازار نەبێت تا نرخەکەی زیاد بکەن؟ بێگومان هیچ مەترسیەک لەسەر بازار نییە و بە دڵنیاییەوە ئێستا لای هەندێک لە براجوتیارەکان کێشەی زیادی بەرهەممان هەیە کە گرفتمان هەیە لە بەردەم هەناردەکردن بەداخەوەیش کێشەیەکە لەو کاتانی کە کشت و کاڵ پێش کەوتووە بەرهەممان زیادی کردووە. وڵاتانی دەروبەر بەهۆی ئەوەی کێشە بۆ بڕۆنامەی تەندروستی دروستەکەن و زۆر جاریش بەهۆی ڕێگریەکانی عێراقەوە دەرگامان بەڕووداخلی لەسەر بازارەکانی ناوەڕاست و خواردی عێراق. دروستە بە هیوای بەردەوامی و کاری باشتر بەڕێز نەبەس ڕەفعەت ڕاوێژکاری وەزارەتی کشت و کاڵ لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوە. زۆر سوپاس. زۆر بەخێر بن. زۆر سوپاس.